ئەو پارە و پولە کە لە دنیا تۆ ماچتە کرد هەڵتە کرد لە بن ماڵ هەڵتە کرد حەقی خوا و حەقی خەڵکت لێ نەئەدا واللهی ئەبێ بە غەزەب گردنت ئاڵێ لە گردنت. ڕێگای خوا پێویستی بە ئینفاقە جاری وایە تۆ نایکە. مزگەوتێک پێویستی بە خێر و سەدەقەیە، پێویستی بەوە هەیە مەسەلەن ئیشێکی زەڕور سەیرەکەی تۆ خێر ناکەی بۆ مزگەوت، یا خێر ناکەی بۆ ڕێکخراوێکی قورئان، یا خێر ناکەی بۆ هەر ڕێگایەکی خوا، هەر ڕێگایەکی خوا. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ها ئەنتم هؤلاء تدعون لتنفقوا في سبيل الله فمنكم من يبخل. داواتان لێ ئەکرێ خێر بکەن لە پێناوی خوایە، هەنێکتان دەسەکردنەوە. ومن يبخل هەر کەسێک ڕەزیلی بکە لە بەخشین لە پێناوی خوایە فإنما يبخل عن نفسه والله الغني وأنتم الفقراء. هەر کەسێ ڕەزیلی و چروکی بکە داوای لێ بکرێت لە پێناوی خوایە شتێ بدا نەیدا چروکی بکە والله ئەو کەسە زەرەر لە خۆی ئەدا. خوا دەوڵەمەندە و تۆ فەقیری بە خێرکردن، تۆ فەقیری، تۆ پێویستت بەوە هەیە خێر بکەیت تا خوات لێ ڕازی بێ. خوا دەوڵەمەندە پێویستی بە تۆ نییە، بەس ئەمە بۆ تۆ بۆ خۆت باشە.